بۆ قسەکردنی زیاتر لەسەر چارەسەربوونی کێشەی بازرگانان لە بازگەی باوە مەحموود سروە محەممەد پەرلەمانتانی عێراق لەگەڵمان دەبێت. سروە خان سڵاوت لێبێت بەو پرسیارە دەست پێ یەکەم چۆن گەیشتن بەم چارەسەرە و ئەم چارەسەرە چارەسەرێکی یەکجارەکیە بۆ بازرگانان؟ بەڵێ ئەم کاتتان باش دیارە ئێمە کە باسی پەیوەندی بینی هەرێم و بەغدا دەکەین سەبارەت بە دانانی ئەو بازگانەی کەوا لە نێوان هەرێم و بەغدایە بەداخەوە لە ساڵی 2022 بۆ 2023 حکوومەتی عێراق پەنای برد بەوەی کەوا کۆمەڵێک بازگەی لە نێوان هەرێم و بەغدادا دانات. ئەگەیمە بگەڕنەوە بۆ دەستوری عێراق بەپێی دەستوری عێراق نابی هیچ بازگەیەک لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا بێت، بەڵامی تر هەر چۆنێک بێ ئەو بازگانە فەرزکرایە سەر هەرێمی کوردستانە کە ئێمە بازگەی چیمەرمانەیە، بازگەی سەردەمانەیە و بە هەمان شێوە ئێمە دێنە سەر بازگەی باوە مەحموود، یەکێکە لەو بازگانەی کەوا لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بەگشتی و بە شێوەیەکی تایبەتیش لە نێوان حکوومەتی ئیتیحادی و پارێزگای سلێمانی و ئیداری گرماندانراوە. ئەم بازگەیە یەکێکە لەو بازگانەی کەوا ئەتوانین بڵێن شادەماری اقتصادی و ئابووری ناوچەکەیە و دەبێتە هۆی ئەوەی کەوا سەرجەم ئەو بارانی کە بازرگانەکانی خۆمان لەگەڵ کاسبکاران لە مەرزی پەرێزخانەوە بە تایبەتی و هەروەها لە مەرزی باشماخیشەوە ئەو کاڵایانەی کە پیانەوتری ئستیراد واتە هاوردە لە دەرەوەی وڵاتەوە ئەهێنرێت بتوانێت لە ڕێگەی ئەو بازگانەوە داخلی عێراق و شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بکەن. بەڵام ئەو بازگەیە زیاد لە ساڵێکە بێ داخراوە بەڕووی هاوردەیە تەنها بەرهەمی ناوخۆ واتە بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستان بۆ بازگەیە تێپەڕێت. ئەمەش بۆتە هۆی گلەی و گازندەیەکی زۆر لە نێو شۆفێران لە نێو بازرگانەکان. ئێمە بۆ ماوەی ئەتوانم بڵێم زیاد لە ساڵێکە کارمان کردووە لەسەرەوەی کێشەی ئەو بازگەیە بە شێوەیەکی گشتی چارەسەر بکەین. جگە لەوەش کە ئێمە وەکو پەرلەمانتاران لە بەغداد هەم بە هەمان شێوەش هەڤاڵانمان لە مەکتەبی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی برای بەڕێزمان کاک شێخ ئەحمەد چەند جارێک هاتووەتە بەغداد دانیشتووە لەگەڵ لایەنی عێراقی بۆ ئەوی هیچ نەبێ ئەمە چارەسەرێک بۆ ئەو بازگەیە بدۆزینەوە. بە هەمان شێوە کۆبنەوەی زۆر لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستان نەکرابووی چارەسەرێک بکرێت. یەکێک لەو کێشانە ئەو بوو سەرەتا کە باری هاوردە دەهاتە بازگەی باوە مەحموود ئەبوایە بیسی سیارە لەو بازگەیە کۆ بکرێتەوە ببرایەتە منزریە لەبێ لە منزریە فەرقی گومرکەکەی لێوە وەربگیرایە. ئەمەش دەبۆ هۆی ئەوەی کەوا فەسادێکی زۆر هەبوو، پارەیەکی زۆر لە بازرگانەکان وەرئەگیرا و ئەبوایە ئەو ئۆتۆمبیلانە لە بازگەی باوە مەحموود ماوەیەکی زۆر بمێنەوە ئەنجا دەچوونە ئەوێ. لە دوای ئەو هەموو کێشە و گیر و گرفتانە بڕارێکی تردانرا بەوەی کەوا درابەوەی کەوا ئەو بازگەیە بەڕووی ئیستیرادەدا بخرێ بەڕووی هاوردەیە. بەڵام ئێمە لە کۆتا پاشەوەی چەندین کۆبنەوەمان کرد لیژنەیەکی تایبەت پێکێنراوە لە نێو ئەنجومەنی وەزیران. ئەو لیژنەیە کۆبنەوەمان لەگەڵیان کرد بە هەمان شێوە داوای ئەومان کرد کەوا پێویستە ئەو بازگەیە بکرێتەوە لەبەرەوەی ناکرێت زیاد لە 5,000 بار یاخود هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا بێکار و بێکاسبی بمێننەوە. کۆتا جار ئێمە داوای ئەومان کرد کەوا بازگەیەکی ئەو بازگەیە فەرمانگەیەکی گومرکی تیادا بنرێت بۆ ئەوەی فەرقی گومرکی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغداد لەو بازگەیە وەربگیرێت لە جیاتی ئەوەی کەوا بازگەکەدا بخرێت لە جیاتی ئەوەش کەوا بازرگانەکان یا خۆشۆفێرەکانی ئەمە ببرێنە مەرزی منزریە و لێ فەرقی گومرکیان لێ وەربگرن و کاتێکی زۆر و فەساتێکی زۆری تیا بوو. دیارە خۆشبەختانە لە دوایەوەی کە کتابەکە کرا بۆ وەزارەتی دارایی هەفتەی پێش و خۆم سەردانی وەزارەتی داراییم کرد لەوێ جەنابی وەزیر ڕەزامەندی دەربڕی لەسەرەوەی کەوا ئەو دائیرە گومرکیە لە سەیترەی باوە مەحموود بکرێتەوە و بە هەمان شێوە ئەمڕۆ سەردانی هەیئەی عامی گەمارکی بەغدام کرد بە تاریخی 9/2 کە ئەکاتە بەرواری ئەمڕۆ ئیمزاکراوە لەسەر کتابەکە کە ئەو فەرمانگە گومرکیە لە بازگەی باوە مەحموود بکرێتەوە. ئەم فەرمانگە گومرکیە دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەی زیاد لە 5,000 هاوڵاتی دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەی بازرگانەکانمان و جگە لەوەش ئێمە کۆمەڵی کێشەی تریشمانیە کێشەی ئەو هاوڵاتیانەی کەوا سەوزە و میوە ئەهێنن بۆ خواروی عێراق ئەو کێشانەش چارەسەر بێت. زۆر باشە. چارەسەربوونی ئەم کێشەیە کاتیە یاخود تەواو بە بنبڕی ئەو کێشەیە بنبڕ کرا و چارەسەرەکە هەتا سەرە؟ بەڵێ ئەگەر حکوومەتی عێراقی بیانووی ترمان پێ نەگرێت
بە ئەو سەیترە و سەیترەکانی تر لە نێوان هەرێم و لە نێوان بەغدایە بە نووسراوی ڕسمی چارەسەری کۆتایی کراوە بۆ ئەم کێشە و جگەلەوەش ئێوە ئاگدارن بۆ ماوەی چەند ڕۆژێکە بێ لە عێراق ڕێپێوان و مزاهراتێکی زۆر هەیە لە وەروەها ئەتوانین بڵێن ئاعتیساماتێکی زۆر هەیە لە نێو بەغداد و لە نێو سەرجەم پارێزگاکانی تری عێراق دژی ئەو گومرکی کە بەرز بۆتەوە لە عێراق کە ئەم حکوومەتە بەرزی کردوتەوە لەسەر هاوڵاتی وارووا جگەلەوەش دژی ئەو زەریبانی کە زیاد کراوە لە عێراق ئێمە ئێستا لە بەردەم دوو حاڵین کۆم پەرلەمانی عێراق لە دوای ئەوەی کەوا پەرلەمانتارانی عێراق و بەتایبەتی پەرلەمانتارانی کورد و هەروای ئێمەش وەکو فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان داوامان کرد لەسەر ئەوەی کەوا ئەم فەرقە گومرکی ئەگە بگەڕێنەوە بۆ دەستوری عێراقی ڕاستەخۆ گومرکێکی زۆر بەرز بۆتەوە لەسەر هاوڵاتیان پێویستە بەپی دەستوری عێراقی گومرک مەرحەلە بە مەرحەلە بەرز بکرێتەوە لەسەر هاوڵاتی ئێستاشە بینین ئەم ڕێپێوانەی کەوا لە عێراقا بۆتە هۆیەک بەوەی کەوا بازاڕی عێراقی بە شێوەیەکی گشتی وەستاندووە بۆیە پەرلەمانی عێراقیش بە هەمان شێوە نووسراوێکی کردو بۆ ئەنجومەنی وەزیران داوا ئەکا بۆ ماوەی 90 ڕۆژ فەرقی گومرکی ڕابگیرێت و لیژنەیەکی تایبەت پێک بهێنرێت بۆ ئەوەی ئەگەر گومرک دانرا لەسەر کاڵای هاوردە گومرکێک بێکەوە بتوانێت لەگەڵ بارودۆخی ئابووری ناوچەکە و بارودۆخی خەڵکی عێراقا دابرێت ئەمە یەکێکە لەو چارەسەرانەی کەوا لەوانەیە بکرێت بۆ ماوەی 90 ڕۆژ دوا فەرقی گومرکێکە لا ببرێت لە لایەکی تریشەوە ئێوە ئاگدارن دادگای فیدراڵی بڕیارە ڕۆژی چوارشەممە بە هەمان شێوە لەسەر لادانی فەرقی گومرکی و کەمکردنەوەی باج دابنشێ ئەگە لە حاڵەتێکە دادگای فیدراڵیش بە هەمان شێوە بڕیاریدا لەسەر هەڵگرتنی ئەو زیادەی گومرکیە ئەمش دەبێتە هۆی چارەسەرێکی تری کێشەکان لە نێوان هەرێم و لە نێوان بەغداد و دەبێتە هۆی ئەوەی کەوا ئیجراءات و ڕێکاری یاسایی و ئیداری کەم بەکارهێنرێت لەو بازگانی کەوا لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا دروست بووە بەڵام من ئەمەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ئەم بازگەیە لەوەتەی دروست بووە لە نێوان هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێوان سلێمانی و ئیداری گەرمیان و لە نێوان دیالە و پارێزگاکانی تری بەغدا کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر جوڵە بازرگانیەکان لەسەر خراپبوونی باری ئابووری هاوڵاتیان نەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر باسی بکەین لە سلێمانیا بەڵکو لەسەر هاوڵاتیانی دیالە و بەشێکیش لە ناوچەکانی ناوەڕاستوی عێراق بۆیە ئێمە چەندین جار پەیوەندیمان کردووە بە پارێزگاری دیالەوە و دانیشتینمان کردووە لەگەڵ پارێزگاری دیالە بە هەمان شێوە ئیداری خۆجێتی و پارێزگاری دیالش لەگەڵەوان کەوا ئەو بازگەیە بکرێتەوە بۆی کێشەکان بە شێوەیەکی گشتی چارەسەر بگرێت جگە لە کێشەی هاوردا ئێمە سەرجەم ئەو کاڵایانەی کەوا بەرهەمی ناوخۆیە ئەوانش کە کێشەی بەردەوامیان هەیە لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستان بە تایبەتی لەو بازگەیە ئێمە ئەبینین بەرهەمی ناوخۆ ڕۆژێک پیانەڵێن بەرهەمەکانتان کۆدی نییە ڕۆژێک پیانەڵێن بەرهەمەکانتان پێویستە باج بخرێتە سەری ڕۆژێک ئەڵێن ئەبێ گومرگ بخرێتە سەری بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ قانونی گومرکی عێراقی ئەو بەرهەمانەی کە ناخۆیە گومرکێکی زۆر کەمی لە سەرداریە بۆ ئەوەی هاوکار و پشتیوانی بەرهەمی ناوخۆ بکرێ لە عێراقا خۆی عادەتەن کە گومرک دائنرێ لەسەر کاڵای هاوردە بۆ ئەوەیە بەرهەمی ناوخۆ گەشە بکات چی بەرهەمی کشت و کاڵی بێ چی بەرهەمی بازرگانی بێ چی لە بەرهەمی کارگەکان بێ چی بواری پیشەسازی بێ بەڵام ئێمە ئەبینین ئەم فەرقە گومرکیە کاریگەریکی زۆری کردووەتە سەر کاڵای ناوخۆ بە هەمان شێوە چارەسەرکردنی ئەو فەرقە گومرکیە بۆ بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بەڵێ ئێمە ئێستاکە بینین ئەو فەرقە گومرکی کەوا لە بەغداد کردووێ دەستی بۆی بردووە دەری کردووە ئەو فەرقە گومرکی هەم بۆ ناوخۆ بە هەمان شێوە بۆ کاڵای دەرەوەش لە عێراق لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێی نەکردووە بۆیە ئەبینین جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان شتومەک لە بازارەکانی هەرێمی کوردستان و شتومەک لە بازارەکانی بەغداد و وڵاتەکانی ترا بۆیە ئێمە لە ئێستادا هەمان شێوە کارمان کردووە لەسەر ئەوەی کەوا بەرهەمی ناوخۆش کە گومرکێکی زۆر کەمی خراوەتە سەر کار بکەین لەسەر ئەوەی ئەو گومرکە کەمەش لە بەرهەمی ناوخۆ کەم بکرێتەوە چارەسەری کێشەکان بکرێت لە نێوان هەردوولا لە برەوەی سەرجەم ئەو بڕیارانە یاخود ئەو ڕێنمایانەی کە دەرەکرێت لە حکوومەتی عێراقیەوە ڕاستە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدایە بەڵام لە کۆتاییە هاوڵاتی عێراقی بە هاوڵاتی هەرێمی کوردستان و زەرمەندی یەکەمی ئەم بارودۆخە ئەبێت ئەم فەرقە گومرکە ئەبێت ئەگەر ئاگداریتان هەبێ و زیاد لە 15 ڕۆژە بێت مینای قەسریش ڕاگیراوە بەهۆی ئەوەی کەوا فەرقی گومرکی بەرز بووەتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە هەمیشە کارمان کردووە لەسەر ئەوەی کەوای کێشەکان لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستانە چارەسەر بکەین خۆشبەختانە ئەمڕۆ یەکێک لەو بڕیارانە
کە کارمان لەسەری کردووە ماوەیەکی زۆرە کە دەرکرابەوەیکەوە ئەو بینا گومریکێ یاخود ئەو فەرمانگە گومریکێدا بنرێ لە سەیترێ باوە مەحموو ئەتوانم بڵێم لە ١٨ کێشەکانی بەرهەمی هاوردە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا چارەسەر بێت. بەڕێز سروە محەممەد پەرلەمانتاری عێراق سوپاس کە لەگەڵمان بووی.